پشتگیریە ناوخۆی و دەرەکیەکان لە سیمبۆڵەکەی ئاشتی کە نزیکەی 10 ساڵە لە زیندانە فراوانتر بووە. سەلاح الدین دەمیرتاش ئەو سیاسەتکاری بە سیمبولی ئاشتەوایی دەناسرێت و چەندین جار بۆ خەڵاتی نۆبڵی ئاشتی دەستنیشان کراوە. لە مەیدانەکاندا بەشێکی زۆری پەیام و گوتارەکانی بۆ ئاشتەوایی و سەقامگیری تەرخان کردبوو. ئەو دەیگوت سەرەتا ئاشتەوایی بەرجەستە دەکەین، بە دیاتنی ئاشتی خەون نییە. دەمیرتاش ڕۆڵێکی گرنگی لە پرۆسەی ئاشتی تورکیا هەبوو. یەکێبوو لە شاندی ئیمراڵی و سەردانی عەبدوڵڵا ئۆجالانی دەکرد. لە مێژووی خەباتی سیاسی بزوتنەوەی کورد لە باکوور بۆ یەکەم جار لە سەردەمی دەمیرتاشە کورتوانی بربەستی لە سەتادەی هەڵبژاردن تێپەڕێنێت و لە هەڵبژاردنە پەرلەمانەکەی ساڵی 2015دا هەدەبە توانی لە 13.1 دەنگەکان لەسەر ئاستی تورکیا بەدەست بهێنێت. زیاتر لە 450 کەسایەتی لە باکووری کوردستان و تورکیا نامەیەشی هاوبەشیان بۆ سەلاح الدین دەمیرتاش سیاسەتکاری دیاری تورکیا و هاوسەرۆکی پێشووی پارتی دیموکراتی گەلان هەدەپە نووسیوە. لە نامەکەیان پەیامێکیان بۆ دەمیرتاش ناردووە و دەڵێن بۆ وڵاتەکەمان و بۆ داهاتوومان بۆ ئاشتەوایی و سەقامگیری پێویستمان بە تۆیە. لە ماڵپەڕی T24 ناوی 451 کەسایەتی باکووری کوردستان و تورکیا بڵاوکراوەتەوە کە نامەیەشی هاوبەشیان بۆ سەلاح الدین دەمیرتاش لە زیندانی ئەدەر نەنووسیوە. نامەکە لەلایەن گروپێکی 17 کەسیەوە بۆ زیندانی ئەدەر نەبراوە. لە نامەکەدا بۆ دەمیرتاش نووسراوە ئێوە بەتەنیا نین، لە پشت تۆین، هەمومان پێکەوە کۆشش بۆ دادپەروەری و ئازادی و سەقامگیری و ئاشتەوایی دەکەین، چونکە تا دێت ژمارە و کەسانی پاڵپشتی لە دۆزی ڕەوای ئێمە و ئامانجەکانمان دەکەن زیاتر دەبێت. ئێوە ئومێدی پێکەوە ژیان و پێکەوە تێکۆشانتان بۆ ئاشتەوایی لەم وڵاتە بە ئێمە بەخشی. سێ لە پارێزەرەکانی دەمیرتاش یاوەری گروپەکە بوون و نامەکەیان بەدەستی دەمیرتاش گەیاندووە. دەمیرتاش لە نامەکەدا بەم جۆرە وەڵامی نامەکەی داوەتەوە و سەرەتا سوپاسی و گروپە دەگات کە نامەکەیان گەیاندوتە دەستی و دەڵێت تاکو ئازادی لە دەرەوە بەرجەستە نەبێت، لە زیندانیش ئازادی بەرجەستە نابێت، بۆیە پێویستە هەموو پێکەوە کۆشش بۆ ئازادی و دادپەروەری بکەین. لە لیستی ناوەکانی ئەو 451 کەسەی نامە هاوبەشەکەیان بۆ دەمیرتاش نووسیوە سیاسەتکار و نووسەر و ڕۆژنامەنووس و هونەرمەند و وەرزشکار و چالاکوانی مەدەنی تێدایە.